15 ڕەمەزان ڕۆژی جیهانی منداڵانی بێباوکە لە جیهانی ئیسلامیدا. لە هەرێمی کوردستان چەندین ڕێکخراوی خێرخوازی هەن گرنگی و چاودێری منداڵانی بێباوک دەکەن. ڕێکخراو خێرخوازیەکانی کۆمەڵی دادگەری بە تەنیا لە ساڵی 2024 2 ملیار و 453 ملیۆن و 943 هزار دیناریان بەسەر 2870 منداڵی بێباوکدا دابەش کردووە. بە تەنیا دەستگای خێرخوازی بەخشین زیاتر لە 1 ملیار و 558 ملیۆن دینار خزمەتی بە منداڵانی بێباوک کردووە. ئێمە لەم بەشی بێباوکانە مانگانە موچەمان هەیە بۆ مناڵانی بێباوک. هەر هەموو مانگێک ئەو مناڵانە کە باوەکەین کە تەبەن دایکەکانیان دێت موچەکانیان دێنێ هەر کەسە و بانگی 100,000 هەیە. بە تێکڕای ساڵەکە ئێمە کە موچەمان داوە پێیان ساڵی 2024 1 ملیار و 558 ملیۆن و 274 هزار بووە. ئێمە ئێساش ناوێکی زۆرمان لایە بە دوواداچوونمان زۆر بۆ کردوون کە زۆر هەژارن، ینی داوا لە خێرخوازانەکەین کە بین بە دەمانەوانێ و هاوکاریان بکەین. چەند ماڵ هاوکاریەکەن؟ حالێن ئەم مانگە بەگشت لەم ساڵی 2024 چەند ماڵ هاوکاری؟ 1220 ماڵ بوو. ڕێکخراوی سۆمای چاوان چەندین ساڵە لە پاڵ پەروەدە و پێگەیاندنی منداڵانی بێباوک هاوکاری مادی و جلوبەرگ و خۆراک و پێداویستی قوتابخانەکانیان پێدەبەخشێت. الحەمدولillah ئەمە 500 دانە مناڵمان لایە، 300 مناڵیشان کە بە بەردەوامی پارە وەرەگەن لای ئێمە، ئەو دووسەیەشان لە مناسەبەکانە کە بۆ نمونە ڕەمەزان بێ یا قوربان بێ هەر شێوازێکە هاوکاری بۆمان کۆکرێتەوە بەسەریانە تۆزیەکەین. وەکو هاوکاری لە 2024 2 ملیۆن و 2 ملیۆن و 295 هزارمان بەسەر ئەو مناڵانە دابەش کردووە بەسەر 300 مناڵە. ئێستا بە بەردەوامی 300 مناڵ مانگانە لای ئەمە هاوکاری وەرەگرێ. ئەو دووسەیەشی وەکو گوتم لە مناسەبەکانە بەپێی تواناشتیان بۆکەون و بەڵام ئەو 200 مناڵە لە خۆراک و سەبەتە و لە جلوبەرگ ئەو شتانە هەر هاوکاریمان کردوون. ئەمەش ڕێکخراوی خێرخوازی هاوارە. ئەم ڕێکخراوەی وەکو خۆیان دەڵێن شەو ڕۆژیان خسۆتە سەریەک بۆ کەفالەتکردنی منداڵانی بێباوک. هاواریش ئێستا زیاتر لە 500 منداڵ هاوکاری دەکات. ساڵی 2024 زیاتر لە 300 ملیۆن دینارمان لە ڕێکخراو دابەش کردووە بەسەر خێزانی مناڵانی نازدارە. ئەو پارێش کە بڕاپارێش کە دابەشمان کردەوە بەسەر مناڵی نازدارە بە شێوەی ئەوەی کە موچەمان بەردەوام یاوە بە مناڵانی نازدار، هەموو مانگێک موچەمان دابەش کردەوە سەر مناڵە نازدارانە و هەروەها جلوبەرگمان بۆ دابەش کردووە بەسەریانە و هەروەها لە کاتی کردەوەی قوتابخانەیە قرتاسیە و پێداویستی قوتابخانەمان بەسەرە دابەش کردوون و هەروەها خۆراک بەشە خۆراکمان بەسەر ئەو مناڵە نازدارانە دابەش کردووە و هەروەها لە هاوینیشە لە 2024 خولێکی دەورەیەکی جوانمان بۆ ئەو مناڵە نازدارانە کردەوە، خولێکی هاوینە بۆمان کردنەوە. کۆمەڵی دادگەری لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازیەکانیەوە و باوکاری بەردەوامی خێرخوازان بووە بە چەترێک بۆ لە خۆگرتنی منداڵانی بێباوک تا کەم و کوڕیەکانیان بۆ پڕ بکاتەوە و بێنازی باوکیان پێوە دیار نەبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.